Bakurê Kurdistanê rewşa siyasî û civakî dibin zextê AKP û MHP de ye. û her diçe rewş xirabtir dibe. Dewleta Tirk derheqê partiya me da giliyek amade kir û da mehkemeyê. Bi wî giliyê ve dixwaze partiyê me HDP bigire. لە بەرامبەر دۆسەی داخستنی هەدەپا ئەو بڕیارانەی حکوومەتی تورکیا بە بڕیارێکی سیاسی حزبی دەسەڵاتدار دەزانین کە دەوێت ئاستەنگ لە بەردەم خەباتی پەرلەمانی هەدەپە دروست بکات. داخستنی هەدەپە خزمەتی پرچی دیموکراسی و چارەسەرکردنی ئاشتیانەی دۆزی گەلی کورد ناکات لە تورکیا. بۆیە بانگ لە کۆمەلگای نێودەوڵەتی و نێوەندە دیموکراسی خوازەکانی تورکیا دەکرێت پێش بەو هەنگاوە نادیموکراسیانە بگرن. ئێمە کە کۆمەلێک ڕۆشنبیر و چالاکوانی مەدەنی و مامەسایانی زانکۆین هاتوینە لێرانە نیگەرانی خۆمان دەربڕین دەربارەی ئەو هەوڵ و کۆشانەی کە دەوڵەتی تورک دەیەوێتن هەدەپادا بخراتن و ئەمەش هەوڵێکی مەترسیدار و ترسناکە لە بۆ ئایندەی تورکیا و لە بۆ ئایندەی بیری پێشکەوتن خوازەکان و ئۆپۆزیسیۆن و بیری سەب لە گۆڕەپانی سیاسی تورکیا.